بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. ئەسڵام عەلەیکم. بەڕێزان، خۆشحاڵم و ئەم خۆشحاڵیە هەمیشە بە خۆشحاڵی زیاترۆ دووپات و چەند پاتەوێتەوە بە بینینی ئێوەی بەڕێز و فرسەتێک کە دۆستانی بەڕێزمان دروستیەکەن بۆ پێشکەشکردنی تۆزێک لە هەستێکە هەسمە، چون قسە زۆرە و زۆریش خۆمانمان پێوەمان نکرەوە لێ فرسەت کەمە بۆ وتنی. زۆر کەسێکیش حەزەکا لە ژنەفتن، جێگە نییە بۆ ژنەفتن، وەخت نییە بۆ ژنەفتن. وتم چی بێژین؟ وتیان بایەخی ژیان. وتم باشەوە بانی چاو. ئیسایش نازانم بە تەواوی ئەتوانم بێژمیانە، چون بایەخی ژیان زۆرە. ئینسانێک 70 ساڵ خۆی پێوەمانەکە وەختی ئەمرێژی هەنووز مایەسی بۆ زوو مردم. ئیسا ئێمە چۆن بتوانین وتارێ بێژینی زۆر سەختە. بەڵام دەست پێەکەین بە حەول و قووەی خوا. ئینسان گەورەترین شتێکە هەسی و گرنگترین شتێکە هەسی عومریەسی، کە عومرینەوە هیچی نی. هەرچێکیش بەدەست تێرێ بە عومری بەدەستی تێرێ. لە عومریا سەفەرەکە، لە عومریا دەرسە خوێنێ، لە عومریا ڕێئەکات، لە عومریا نانەخوات، لە عومریا پەروەردەکات، خۆی پەروەردەکات، خەڵک پەروەردەکات، چاو پێکەوتنەکات، افتخار دروستەکات، علم وەدەست تێرێ، هونەر ئەخلقێنێ، جیهان ئەگۆڕێت، خۆی ئەگۆڕێت. هەموو شتێک بە عومرەکرێت. و عومریش بەلاشترین شتێکە کە زۆر زۆر بەلاش پێمان دریاوە، زۆر زۆر بەلاش بەفیڕۆچوە، زۆر زۆر گران ناتوانانی بیسێنیت. ئەم پارادوکسە فقط زانا لێ حاڵیوێت. شتێکی زۆر هەرزانی زۆر گران. عومر هەرزانترین شتێکە. بەعزێ وەخت بە خەو ئەیگوزارێنین، بە گاڵتە ئەیگوزارێنین، بە نەخۆشین ئەیگوزارێنین، پێی نازانین. وەختێ دائەمێنین گەرەکمانە چرکەیەکی بێتە دواوە، تەواوی عالەم یارمەتی بکە و چرکە ناگەڕێتە دواوە. ئەو چرکە بۆ بەعزێک کەس گیانی تیا لە دەسەدا، بۆ بەعزێک کەس لە هەواپەیمایەک جێمێنێ، بۆ بەعزێک کەس خۆشەویستێکی تیا ئەمرێت، بۆ بەعزێک کەسیش چرکە هیچ خولەک، هیچ ڕۆژ، هیچ ساعەت، هیچ مانگ، هیچ تەمەنیشی ئەدۆڕێنێ و نازانێ بەخۆی. ئەوە نیشانەی نەزانینە کە گرنگترین شت بە ئاسانی لە دەست بدەیت. بۆ هەموو شتێک خەرجەکەین، بۆ خواردن، بۆ خەوتن، بۆ سەیارە، بۆ خۆخێڵکردن خەرج ناکەین. خۆمانەکەینە پینەی هەموو شتێک، هیچ شتێک نادەین لە پینەی خۆم. خانووەکانتان بە خۆتان دروست کردێ، لەشتان، پشتان، قاشتان، دەستان، شکان پیر کرد، چەوساندەوە ماڵێکتان دروست کرد. وەختێک گەرەکتە ئێشی پشتی لاوەی ماڵەکەی چەفرۆشی ئێشی پشتێرا لە جێگەکەی خۆی. ئەوەسە زۆر کەس غەڵەت فکرەکاتەوە، نازانێ گوڵدان بۆ گوڵێ، نەک گوڵ بۆ گوڵدان. نازانێ خواردن بۆ ژیانە، نەک ژیان بۆ خواردن. ئێمە میوانیەکەین باسی خواردنی بۆکەین. چێشتێکی خۆشم بۆ لێ نابێ بیخۆ. عیب نییە مەگەر تۆ حەیوان بەخێوەکەی، کەلاک پەروارەکەی. من بانکە بۆ ماڵ و شتێکە نایزانم پێمی فێرکە، شتێکە لێی دوورم نێزیکی کەرەوە پێم، نزمیەکە هەسم بیکەرە بەرزایی. بۆیە لە عمرۆ دەست پێەکەین و بازێکتی سادەی سەرەکیەژین. ئەمانە ئەبێ بە ورکشاپ بێژیتی، بە کارگا بێژیتی، لەسەری شانۆ بکەی، تەحلیلی بکەی، وردی کەیتەوە، هەڵەکانی لاوەی خاسی کەیتەوە، بە هەردوو شێوەکەی لە ژیانێکی کاتی دروست بکەین بە پەلە غەڵەت زندگیکردن ئاواسە و دروستەکەی ئاوای نەسە. ئیسا هەر وتارە، وتار هەر لە خۆی و بێگیانە و بێڕۆحە، ناکرێت لەمە خۆشتر و شیرینترێت. ئینسان بە بۆنەی ئینسان بوون و جیاوازێکێتێکی حیوانە. هیچ حیوانێک بیر لە دوێکە ناکاتەوە تا خەفەت باری. حیوانمان نەدیگە خەمۆکی بورێ و بیوان بۆ دوکتر بێژنە خەمۆکیەکەی لاوە. خەمۆکیینی بیر لە دوێکە کردنەوەس. چیت لە دەستا، چیت نەکرد، ئای داخەکەم خۆزگایە دوێکەوەیە. ملەتێکی چە هەر خۆزگە لە دوێکەوە خوازێ ملەتێکی بەرەو دواس. ئینسان ئەشێ بەرەو ئایەندە بڕوە. بێژە کەی داهاتوو بێت، کەی 4 ساڵی تر بێ کوڕەکەم گەورە بێ دەسم برێ، کەی 5 ساڵی تر بێ باخەکەم بەربورێ و میوەکەی بخۆم. ئەیشزانین 5 ساڵی تر بێ 5 ساڵ لە تەمەنمان لاچووەها. بەڵام ئەگەر تۆ تەمەن و بۆ شتێکی بەرز خەرج کردوێ ئەو تەمەنە بە نرخە. عومەر بنی عەبدولعەزیز ێژێ ئینسانێک شتێک بەدەست بێرێ لە خۆی بچووکتروێ لە خۆی باییەوی. ئەگەر شتەکە لە خۆی گەورەتروێ متەوازعەوی. وەکو پوش و بەرد هەرکیان بخە سەری دەریا. پوش وەبانی کەفاوی دەریاکەوە تێ و لە پاڵ بەحرانە بە چڵکاوێک و پاڵەرێ وا ئەزانێ دەریاهینی ئەوە چون لە خۆی بایی بۆ کەوتە سەر دەریا.
بەڵام ڕێخ ئەچواتە بنی دەریا و ئەگەر چووە سەدەفێکەوێتە مرواری دەگەشە بڕۆیتە ژێر غەواسی ماهر بچوارە و ژێری ئاوە دەری بێرێ بیفرۆشی. ئێمە گەر تەمەنیشمان دوابێرین ئەگەر وەکو بەرد لە بەحرا چووینە خوار و بووینە مرواریت بە پیریش بایخمانە. ئایسا چەندێ لە پیرەکانمان ئێمە فەخریان پێوەکەین، شاعیرەکانمان، گەورەکانمان، پێشەواکانمان نەماون بەڵام ماون. چەندێکیش هەر ئیسا هەن وەکو پوشەکە ئێژن ئەرێ خوا کەی لە کۆڵمانەون باش ژیان ناکەن. ئینسان لە عومریا بە بەهاکان، بە باوەڕەکانی، بە هەوڵەکانی قۆناغەکان تێپەڕێنێ و ئەچوات بەرەو پێش، یا خۆی بە نرخەکە یا خۆی بێ نرخەکە. لە پێشۆ تێت نە نرخی هەو نە بێ نرخە، بەڵام ئستعدادی بە نرخبوونی زۆرترە لە بێ نرخبوونی، چون هێمە وەختە تێنە دنیا هیچ کامان درۆمان نەکرد. درۆ ئینسان بێ نرخەکە ڕاستیشمان نەکردەوە، وەلێ لەسەر ئێوە چون ڕاستمان نەکردە بێ نرخ نین، لەسەر درۆکردن بێ نرخەوین. ئینسانێک تێتە دنیا وەکو لیباسێکی خاوێنە، نە درۆی کردێ، نە تەقەلوبی کردێ، نە فێڵی کردێ، نە خاکی فرۆشتێ، نە بێوەفایی بە دۆست و بەرادەری کردێ. لەگەڵ گەورەبوونا ئەگەر پەروەردە کریا ئەمانەی نەکرد گەورەتر ئەبێ لە خۆی، و ئەگەر پەروەردە نەکریا ڕۆژ بە ڕۆژ لە خۆی چی بچووکترەوێت. و لە زانایەکە پرسن ێژن ئەوە چۆنە بۆ دزینی مامرێک دەستێکە وڕن؟ دەستێک گرانە یا مامرێک؟ مریشکێک. ێژە دەست لە مریشک گرانترە، وەلێ دەستی ئاغامی دەستپاک. دەستێکە ناپاک بوو حەقی خۆیە بیبڕیتە بە مریشکیش تەجاوز و خەیانەت نەکە. ئەوەیە بە بەرەو پێشچوون هێمە خۆمانە بێ بە قیمەت بکەین. هەر ئینسانێک بەرەو پێشە چوات خۆ هەمووی وەکو ئێمە نییە. کوردمانە، تورکمانە، فارسمانە، عەرەبمانە، بەلوچمانە، لوڕمانە، لەم وڵاتیشە بچتە دەر ئینگلیسیمانە، فەنلاندیمانە، ئیسپانیاییمان هەوە زۆری تر. باوەڕەکانیان خۆ وەکو ئێمە نییە، خۆ گشتی موسڵمان نییە، خۆ گشتی چی یەهودی نییە، خۆ گشتی چی مەسیحی نییە. وەلێ هەر کامێکی ژیروە و عەقڵی بێ سێ پرسیاری هەست. هەتاس و هەتا بووە ئینسان سێ سوعالی بووە. سێ سوعالێکە فەلسەفەی عالەم لەسەرە و سێ سوعالە دامەرزی، و هەنۆزیش وڵامی تەواوی هیچ کەسێک نەیداوەسوو. و ئەگەریش کەسێک داوێتەوە گشتی قەنەعەتی پێ نەکرد. من کێم یعنی بەشەر بۆ جیاوازم لە حەیوانات، بۆ ئەشرەفی مەخلوقاتم، بۆ حەقم هەز ئەوان سەر بوڕم و بیان خۆم، بۆ حەقم هەز مار لە کونی خۆی دەرکەم و بیکەمە ماڵی خۆم، بۆ مارێ بدا پێم و ئەی کوژم وەلێ مارێک من بچمە ماڵەکەی بدەم پێیەوە ئەشێ هەربی کوژن. بۆ من لەو بەڕێسترم، بۆ من حەقم هەز ئەو نێسی، بۆ حەقم هەز دارسان بوڕم و بیکەمە شارسان بۆ خۆم. من کێم؟ من بۆ محاکمەکرێم، بۆ ئەو جانەورەکان محاکمەیان نییە، من بۆ دۆزەقمە ئەوان بۆ نێسیان. لە تەناسوخا من بۆ مردم ئەم کەنە جانەورێکی تر بەرمەدەنەوە سەر بسات. لە ئەگزیستانسیالیسمە لە ئەوانە ئاوا وجودگەران، لە ئەوانە ئەوان نهیلیسمن. بەشەر بۆ خەیاڵەکەن تەواوی. ئەمە پرسیارەکە هیچ کامیان جواوی تەواویان. لەولا کێ منی خاس کردە؟ بۆ خاسمی کردە؟ بەر لەوە من خاسکات چییە کرد؟ دوایەوە منی خاس کرد چیەکات؟ من مردم ئەو چیەکات؟ بەشەر هەرنەما ئەو چیەکات؟ خالقی من کێس؟ بۆچی منی خەلق کردێ؟ بۆچی سوعال و جۆ هەر لە منەکات؟ بۆ پرسی پێ نەکردم خاسی کردم؟ پرسیاری سێهەمێکە ئاراستەی هەر کەسێکە کرێت ئەبێت ئەو پرسیارە لە خۆی بیکات و ئاراستەی خەڵکی تری شێتوانێ بکات. ئەوەسانێ ئەی جیهان چییە؟ کەی خاس کریاوە؟ جیهانی بەتلەمیوس چەندێک و جیهانی نیوتون چەندێکە؟ جیهانی ئیمڕۆی ئێمە لە عالەمی کوانتوما چەندێکە؟ جیهان زۆر گەورەتر لەوەسەکە 200 ساڵ لەمەوە پێشناسییانە. بۆ ئێمە زۆر بچووکتر بووەسەوە بۆ باوکمان و باوک ئێمە بە زەحمەت لە سلێمانیە چووە هەولێر. ئێمە بە هەواپەیما لێرا چینە ئەوروپا، زۆر زەحمەتی کەمتر لە باوک دایکمانە کێشی. چاوی باوکی ئێمە کورتەی بینی، زۆر بیبینیە 1 کیلومتر. ئیسا ئێمە بە تلسکۆپ ساڵی نووری تماشاکەین. چاوی باوکی ئێمە زۆر شتی نەبینی، ئێمە زۆر شتەوێنین کە هەر نەبینراوە، میکروب ئەوێنین، ڤایرۆس ئەوێنین. ئێمە ژیانمان زۆر جیاوازترە لەوان. وەلێ لە ژیانی سەردەمی ئیمڕۆی ئێمە قەرنی 21 تەکی قەرنی یەکە
ئایا پرسیارەکان فەرقیان کردوێ؟ ئایا ئینسانی قەرنیەکیش نەیە پرسی من کێم لە کوێ هاتم بۆ کوێچم بۆ هاوردمیان بۆ ئەموەن بۆ ئیجازیان لێ منەوە بێم و بڕۆم؟ ئەم پرسیارە هەرا لە جێگەی خۆیان هەر کەسێک بە ئەندازەی عەقڵی خۆی بە ئەندازەی مەکتەبی خۆی بە ئەندازەی ڕێنمای خۆی بە ئەندازەی باوەڕی خۆی وڵامێکی وەرگرتەوە خەریکە ژیانی پێ بکات. مەسیحی و مەسیحیەت، یەهودی بە یەهودیەت، کاکەیی بە ڕەوشی کاکەیی، موسڵمان بە ڕەوشی موسڵمان. و ئەگەر مەکتەبێکی تریش هەست ئەویش بە مەکتەبی خۆی. شتێک هێمە گشتمان تێیە هاوبەشین ژیانە لەسەرم خاک. باشە نییە لە مەکتەبەکەی مناوە وەلێ خۆ هاوسێی منە، باشە نییە لە مەکتەبەکەی مناوە وەلێ خۆ هاوڕێی منە، باشە وەکو من بیر ناکاتەوە خۆ ئەو نەخۆشکەوێ منیش لێگرم منیش نەخۆشەکەوم، باشە وەکو من فکر ناکاتەوە خۆ سایقە لە جادەوە خەوی لێ بکەوێ من ئەکا بەژێرۆ. چۆن ژیان بکەین تەکی ئەوانە هاومەکتەب و هاوبیرمانن یا ئەوانە جیاوازن و وەکو ئێمە بیر ناکەنەوە ژیانێکی بەختەوەرمان بێت، ژیانمان لە هەڵە دوورێت لە غەڵەت دوورێت. ئێوە ئەزانن ژیان هەڵبژاردنە، هەر لە هەڵبژاردننی خێزان تا هەڵبژاردننی دوو لێوان پەرداخ ئاو کامیان هەڵبوری بیخۆی، ئەویانە سەهۆڵی واتیایان سەهۆڵی تیانە. هەڵبژاردننی کەوشەکەت، هەڵبژاردننی جلەکەت، ئیمڕۆ هاتی بۆرە هەڵبژاردن نەکرد بزانی کام جلو بکەیتە بەرر، تەواوی ژیان هەڵبژاردن. ئەوەڵین شتێکە دار و ئینسان و گیان لەبەرانی تر هەڵبژاردننی پێکەن لەزەتە. چۆن هەڵبژێرم ڕەنجم کەمیە و لەزەتم زۆری، خۆش و ناخۆش. هەمومان هەوڵەدەین خۆشەکانمان توش لێ بێت، وەلێ ئەمە هەڵەیەکی چەورە. زۆرێ لە خۆشەکان غەڵەتن، زۆرێ لە ناخۆشەکان دروستن. وریاوین لە هەڵبژاردنە ژیانی بە بایەخ بە هەڵبژاردننی خۆش و ناخۆش تەواو ناوێ. خۆشمان هەست دروست وێت وەکو سەردانی باوکو دایک، خۆشە و دروستی چێ؟ خۆشیشمان هە غەڵەت وێت وەکو حەپلەیەک وەکو شتێک تۆ ئەچی لە خوێندنەکەەوە خاتە دوا، لە ئیمتحانەکە داتەقا، وەکو خەوتنێک لە ڕێگەی دوور داتە بڕێت، ڕەفیقەکانت جێتێڵن، وەکو مادە هەشبەرێکەی خۆی بۆ خۆشی و پێکەنین معتادەویت و لە ژیان جێمینیت. دیارەشێ هۆشمان بێت خۆش و ناخۆش بڵێ هەموو حیوان و گیایەکە چن بە شوێنیا، ئینسانیش وەکووانە چوە بە شوێنیا، وەلێ چون ئینسان فەرقی دروست و نادروستی چەزانێ ئەشێ هۆشی بێ خۆشێک هەڵبژێرێ دروست وێت. ئەی دروست چییە؟ دروست وا لە بابەتی علما. وتم هەر فەلسەفەیەک هەر فیلسوفێک لە دنیاە سێ سوعالی بووە. یەکێ لە سوعالەکان بۆ ژیانە کە ژیان چەند فەلسەفە گرێتە بەری خۆی. یەکێ فەلسەفەی هونەرە، ئێمە حەزەکەین جوان خاسوین، جلەکانمان پێ بکەوێ، ئێمە حەزەکەین خۆشکەلامین، قسەکانمان ئەخلاقی وێت، فەلسەفەی ئەخلاقیشەشێ بەرچاو بکەین. ئێمە حەزەکەین قسەکانمان ئەگەر کەسێک بە گوێیکردین نەخۆشی نەخات، ئەگەر لە بواری ئەخلاقۆ نەخۆشی نەخست لە بواری جەستەی چۆ نەخۆشی نەخات. شەکرەی هەست و قەنیە دەیتی، قەن دروست نییە بۆم کەسە شەکرەیە. ئەمە شاید لە بواری ئەخلاقۆ تۆ نەزانی بکرێ بوو پارێزین، وەلێ لە بواری علم و غەڵەتە. تۆ بۆچی دەورمانێکە دەی بە کەسێکە دەردەبووی؟ فەلسەفەی علم چی ێژێت؟ خۆشەکە با دروست وێت، دروسە با لە بواری ئەخلاقی چۆ حوسن وێت، نیکووێت، چاکوێت. فەلسەفەیەکی ترە بێ بەرچاوی بکەین، فەلسەفەی هونەرە. زۆر شتێک خوجوانە بەڵام غەڵەت. جوانە ئینسان بە لەشێکی ڕووتۆ و خۆشەوە بەری خۆرا بگەڕێت. چاو ئینسان چاوی ئینسان لەزەتەوە لە بینینی ئینسانی جوان لە بەری خۆرا، وەلێ خۆی نازانێت ئەو لەکەی دەم و چاوی منینەوەسەوە بەری خۆرا گەڕێەوە. ئەبوایە من بمزانیە چۆن لە پێستم مراقبەت بکەم تا پێش لەوادە شێر پەنجەی پێسم نەگرتایە.